پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بخاری مسلمدا دەفەرمێت خوای گەورە دەفەرمێ كل عمل ابن آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. لەناو هەموو عیبادەتەکاندا خوای گەورە دەفەرمێ هەموو عیبادەتێک هەموو کردەوەیەک کە ئینسان ئەنجامی ئەدا بۆ خۆیەتی، بەڵام ڕۆژوو بۆ منە. ڕاستەکە نوێژەکەش بۆ خوایە، بەڵام ڕۆژوو ئەمە وەکو تەشریفێک و ڕێزێک وایە، ڕۆژوو بۆ منە، من خۆم دەزانم پاداشتی ڕۆژوان چۆن دەدەمەوە، بەس خوا دەزانێت، کەس نازانێت، دیاری نەکراوە. بیکە بیری خۆت، فکری خۆت بیرێ بکەرەوە، خوایە کە جەواد و سەخیە، کەریمە، دەوڵەمەندە، ئەبێت چۆن پاداشت بداتەوە. ئەو عیبادەتی تەرخان کردو دەفەرمێ بۆ منە، خۆشم دەزانم چۆن پاداشتی ئەدەمەوە. بەدەیەک و بیستیەک و حەوسەتیەک و هەزاریەک نییە وەکو کردەوەکانی تر، وەک لە حەدیثەکە باسێکە. من خۆم دەزانم پاداشتی ڕۆژوان چۆن دەدەمەوە، بۆیە کاتێکە بە ڕۆژوو دەبی دڵخۆش بە پاداشتێکی گەورە لە ڕۆژی قیامەت چاوەڕێتە. خوا دەزانێت چ بەهەشتێکت پێ دەدرێ، چەندەها موڵکت پێ دەدرێ لە بەرامبەرەوەی کە ڕۆژوو بیتە. خوای گەورە وعدی داوە ئەو خوای کە سەخیە، دەوڵەمەندە، هەموو شتێکی بەدەستە، شتێک نییە بەلای ئەوە زۆر بێ و گەورە بێ، هەموو شتێک بچووکە لای ئەو، بەڵام بەلای ئێمە هەموو شتێک گەورەیە. بەڵام وعدی داوە پاداشتێکت ئەداتەوە چاوەڕوان نەکراوە، کەواتە تۆ سپاسی خوا بکە لەو کەسانی کە خوا هەڵتی بژاردووە ڕۆژوو دەگری، خوا لەو کەسانی هەڵبژاردووی کە لە قیامەت پاداشتت بە لێشەو دەداتەوە. کەواتە دڵخۆش بە ڕۆژوو دەبی، خەمبار مەبە. ئەم مانگە پیرۆزە دێ یاخوا بەخێر بێ، خوا پێمان بمانگێنێتە ئەم مانگە پیرۆزە بتوانین ڕۆژووی تیا بگرین، مانگی دڵخۆشیە بۆ ئیماندار، چونکە لە خوا نزیک دەکاتەوە، چونکە هۆکارێکە بۆ بەختەوەری دنیا و قیامەتم. چەندێک خۆشە ئینسان چاوەڕی پاداشتێکی گەورە بکات لە بەرامبەری ئەوەیدا کە ژەمێ نان کەم دەکاتەوە. بەرەبەر خاتری خوا تۆزێ تینومان بێ، برسیمان بێ، بۆی ئەو تینوێتی کە تینومان دەبێ، برسیمان دەبێ، ببێتە هۆکارێک بۆ بەختەوەری ساحەی مەحشەرمان، ئەو ڕۆژەی کە نان نییە و ئاو نییە و هیچ شتێک نییە. بەخوا بە ئیزنی خوا ئەم برسێتی تینوێتیە لەوێ دڵخۆشێکت ئەکا، بە جۆرە دڵخۆشت ئەکا، والله هەزار جاڵی خۆزگا زیاتر ڕۆژوون بگرتایە، بەڵام تازە ڕۆشت. بۆیە دڵخۆش بە. ئەمەی کە باسمان کرد چەند هۆکارێک بوو، باسمان کرد کە خوای گەورە دەیەوێت لێمان خۆش بێ. ئای خوای گەورە فەرزی کردو لەسەرمان عیبادەت بۆ چەندەها هۆکاری تریش، بەڵام ئەمەی کە باسمان کرد کیفایەتە، بۆی کە دڵخۆش بین بەم مانگە پیرۆزە، خەمبار نەبین و خۆشمانی بۆ ئامادەکەین و عیبادەتی زیاتری تیا بکەین.